نیوەڕوانێکی تاقەت پڕوکێنە و پلەکانی گەرما بەرزن. ئەمەش دیمەنی قەرەباڵغی ئەو شوێنانەیە کە بۆ نوێکردنەوەی کارتی بەشەخۆراکی ئەلیکترۆنی لە پارێزگای کەرکووک و قەزاوناخەکان دیاری کراوە. هاوڵاتیان نیگەرانن لە زۆری ئەو ڕۆتیناتانەی وەزارەتی بازرگانی عێراق بۆ بەدەستهێنانی کارتی بەشەخۆراکی ئەلیکترۆنی دیاری کردووە و دەڵێن بۆ بەدەستهێنانی کاتی زۆریان لێ دەبات. ساعات حوت لێرە وەستاوین، یعنی ئەمەوە نییە بڵێن لە یەک ژوورێکە ئیشەکەت بۆ بەڕێەکەن جێبەجێیەکەن، ئەوێ چیتە ژوورێک خەتمێکی لێدا، ئەچتە ژوورێکە ئیسیمارەکە دێ وەرەگرێ و جنسیەکەت وەرەگرێ ناوەکانی بێ تاکیدی لێکاتەوە، ئەچتە ژوورێتر بۆ هین کۆمسیۆنەکە لێش تاکید لێکاتەوە. والله بێتاقەتە بیدەی تێرە ئیلاکە بیتر خواخواتە تاوی خۆ مەزاینەکەشی زۆرە ئەڵێ لە تا یەک دوو مانگە بەس خەڵکەکە دێ ئیتر حەزەکە تەواویکە. بەرە وەڵڵای ئێستا من خۆم بێزار بوومە ئەو لە بەیانی هاتوومەوەی ستایەکەم. لقی کەرکووکی بەشەخۆراک 28 ناوچە و شوێنی دیاری کردووە بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و دەرهێنانی کارتی بەشەخۆراکی ئەلیکترۆنی. ماوەی 3 مانگ بۆ ئەم پرۆسەیە دیاری کراوە، بەڵام کەمی کارمەند لە بنکە و شوێنەکان و زۆری ئەو هاوڵاتیانی هەوڵی تەواوکردنی مامەڵەکانیان دەدەنوای کردووە پرۆسەکە سست بەڕێوە بچێت. تکام وایە لە حکومەت لەبەرەوەی 15-20 ساڵە ئەنتەرنێت و کۆمپیوتەر دەرچووە، هەموو شتێ بکەم بە کۆمپیوتەر و ئەنتەرنێت. معقول نییە مە هەموو ساڵێک 2003 مناڵمان لە مەکتەبە خۆمان لە دایرە ئیشوانەیە هەموو ڕۆژ بڕۆ ئستنساخەوە و بڕۆ ئستنساخ ئەوە بکە و ئەچی بۆ هەرچی دایرێک بۆ هەر شوێنێ بێ ئەوە تا بەخوایەک علاگە ئستنساخ پێ بوو. ئەوەی وەرەخەی بایعیە فۆرمەکە بێنێت و بێ بەلای بایعەکە چوون بەلای بایعەکە ئەو نوسخانەیدا پێم دوو نوسخەیدا پێم لەمانە ئەیبێ بۆ لای موختار لەوێ ختمی لێدا و ناو خۆتە نووسی و ناو جنسی مناڵەکان هەموو لەو وەرەخەیە ناوەکانی و عنوانی کاملە نووسیت و دووبارە تەواویەکەیت و ئەنیت بۆ بایعەکە کە برتەوە بایعەکە چیەکە ئەنجاکە لەم هەبێت پێدا کە لەم هەبێت پێدا ئەو وەرەخانەت پێداتەوە دەبی بەرە بۆ مرکەزەکە بۆ هێرە. لە چوارچێوەی هەوڵەکانی حکوومەتی عێراق بۆ بە ئەلیکترۆنیکردنی مامەڵەی هاوڵاتیان سەرەتا بە ئەلیکترۆنیکردنی کارتی نیشتیمانی دەستی پێکرد، ئێستاش پرۆسەی دابەشکردنی کارتی بەشەخۆراکی ئەلیکترۆنی دەستی پێکردووە. ئەوەی داواکاری هاوڵاتیانە گرتنەبەری هەنگاوی بە ئەلیکترۆنیکردنی مامەڵەکان ڕزگاریان بێت لەو ڕۆتیناتانی لە فەرمانگە و دام و دەستگاکان هەن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.